لە ناو سەنگەرێکدا هێزەکانی پێشمەرگە لە سنووری ناوچەدا بڕێنراوەکانی کوردستان ئاگری نەورۆزیان کردەوە. ویستیان بەگەڕی ئەو ئاگرە هەم یادی جەژنێکی نەتەوەیی بکەنەوە و هەم پەیامێکی بگێنن کە ئەو ناوچانە کوردستانن. پێشمەرگەش سوورە لەسەر پارێزگاری و بەدەستهێنانەوەی خاکی کوردستان. نەورۆز جەژنێکی نەتەوەییە و پێشمەرگە هەمیشە لە پێناویدا قوربانی داوە. ئەمساڵ جیاواز لە ساڵەکانی تر کۆمەڵێک ناوچە کەوتو دۆزە دەستی هێزی پێشمەرگە ئەو ناوچانە وەکو پێویست ئاگری نەورۆزی تیان نەکراوەتەوە. ئەمساڵ لە تەپۆ بەرزایەکان ئاگری نەورۆز کراوەتەوە و خەڵکی ناوچەکەش بە باشی پێشوازیان لە ئاگری نەورۆز کردو. ئێمەش بە باشمان لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە ئاگری نەورۆز بکەینەوە و بە خەڵکی کوردستانی ڕابگەین. ئێمە لەو پەڕی سەرکەوتی داین و پشتیوانی تەواویان دەکەین. کردنەوەی ئاگر لە جەژنی نەورۆزدا هەمیشە بۆ زیندوو ڕاگرتنی ئەو کەلتورە نەتەوەییە بووە کە هەزاران ساڵە کورد قوربانی بۆ ئەدات. ئاگری نەورۆز هێمایەک بووە بۆ کۆتایی هاتنی ستەم و دەستپێکی ژیانێکی نوێ. پێشمەرگەی کوردستانیش هەمان پەیام و ئاماژە دووپات دەکاتەوە کە چیتر لە حەمرین و ناوچەدا بڕێنراوەکانیش ستەم کۆتایی هات. ئەم ناوچانە کە ئێستا ئێمە تێیدا وەستاوین پێشتر لەلایەن چ ڕژێمی باسەوە داگیرکرا بوو کە خاکی کورسانیە، چ لەلایەن با بڵێم داعشی نەگریسەوە داگیرکرا بوو. پاشان ئەمە ڕۆژی نەورۆز وەکو معریفەیەک داچۆڕاوتە ناو سایکۆلۆژیای ئینسانی کوردەوە، وەکو معریفەیەکی لاتووە لە هەست و کۆزانیاری ئینسانی کووردا. ئەوە ئەگەینەکەی ئەمە هەتاکو پێشمەرگەما بێت لە کورسانە هیچ کەسێک مەترسی نەبێت، چونکە ئەم ناوچە دابڕانە بە خوێنی پێشمەرگە گیراوەتەوە و هەتا ئێمە مابین هیچ کەس ترسی نەبێت و تا پێشمەرگەما بێت لە کورسانە کورسان ئارامە. پێشمەرگەکان لەم سەنگەرەی پارێزگاری لە خاکی کوردستاندا دڵیان خۆشە بەوەی لەگەڵ ئەرکەنەتەوەییەکەیاندا ئاگری نەورۆزیش ئەکەنەوە و ئەو جەژنەش پیرۆز ڕاگرن. هەمویان ئەو ئومێدەشیان لە دڵە کە ئەخوازن نەورۆز یەک ڕیزی کورد پتەوتر بکات. سامان کەریم، کورد سات نیوز، سنووری حەمرین.